ڕۆژانە لە نێو عەلوەکانی قەزای پێنجوێنەوە سەدان ئۆتۆمبیلی بچووک و بەربەری گەورە بەرهەمە کشتتوکاڵەکانی ئەم قەزایە دەگوازێتەوە بۆ شارەکانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراق. جوتیارەکانی قەزای پێنجوێن ئاماژە بەوە دەکەن کە بەرهەمەکانیان توانای پڕکردنەوەی خواستی بازاڕی هەموو عێراقی هەیە، بەردەوامی چاویان لە سنوورەکانە کە نەکرێتەوە تووشی زیانیان بکات. بەرهەمەکەمان ئەوە زۆرە دەهێنی دەرەوە عەرەبەکان خۆیان دێن لێرە لێمان دەکڕن، بەڵام ئەگەر حکومەتی عێراقی لە خوارەوە ڕێگە نەگرێ ئێمە لێرە ئەم بەرهەمە سەرف نابێ. سپاس بۆ خوا هەم بەرومەگەی جوانە هەم ئەی بەرومەگەشی بەشی هەمووی عێراقەکات ئەگەر ینی بە باشی و ئەگەر نێڵن یانی لە دەرەوە هاوردە بکرێت زۆر زۆر باشە. فەلاحمانێ بە تایبەتی بەشی یەک شار بەزەرعاتەکات بەرهەمێکی زۆر هەیە. ئەسە من بۆ خۆم فەلاحی بچکۆلانم لە واشێ بڵێم نزیکەی بۆ 100 تەن تەماتەم هەیە، 50 تەن بیبەرمان هەیە لە فەزی خواوە شووتێکی زۆر مەخسۆدە بازاڕۆ. بەس پێویستیمان بە پشتیوانی حکومەتە لە ڕووی دەرمان و لە ڕووی کوالیتی. کاتێک کە شتەکانمان تووشی نەخۆشیە بێ هیچ کەسێک جۆمان نایەتێ، وەڵام بەس خۆ ڕەحمان پێکە و هەرەوەی هیچی تر لە کاتی پارەکردنیشە هیچ شتێکمان پارە ناکە. ئەمساڵ بەهۆی کردنەوەی سنوورەکانەوە بەشێکی زۆر لە جوتیارانی هەرێم کە بەرهەمی شووتیان هەبوو تووشی زیان بوون. تاوەک ئێستاش بە وتەی بازرگانە عەرەبەکان حکوومەتی عێراق پابەند نییە بە داخستنی سنوورەکان و هاوردەکردنی بەرهەمی دەرەکی. داوا لە حکوومەتی عێراق دەکەین سنوورەکان بە ڕووی بەرهەمی کشتتوکاڵی دابخات. ئێمە هاتوین بۆ پێنجوێن بەرهەم دەکڕین و هیلاک دەبین و کرێی هاتوچۆمان لەسەرە. هەروەها خەرجی شۆفێریش لێرها بە نرخێک بەرهەمەکان دەکڕین دەچینەوە لە بەغداد بەرهەمی هاوردە بە هەرزانتر هەیە. بەم شێوەیە هەمومان زیان دەکەین، جوتیار و کڕیار و شۆفێریش. بە نمونە تەماتە لێرە بە 500 دینار دەکڕین، لە بەغداد تەماتی ئێرانی بە 250 دینارە. دەواازەی سنووری شەلمچە کراوەتەوە، هیچ هەمانگیەکیش لە نێوان سنوورەکانی باشماخ و شەلمچەدا نییە. ئەم هەمانگیە پێویستە هەردوو حکوومەت ڕێکی بخەن، نەک هاوڵاتی. بەڕاستی هیچ هەمانگیەک نییە. ئەگەر هەمانگی لە نێوانیان هەبوایە هیچ کەس لێرە زیانی نەدەکرد. حكومات ماكو بها تنسيق، لو اكو تنسيق بين الحدود والله العظيم ما يصير هذا الزرع. يعني لە سنووری قەزای پێنجوێن 414,308 دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە کە 244,059 دۆنمی بەراوە، 573,003 دۆنمیشی دەیما. بام ڕێژە لە زەوی کشتتوکاڵی جوتیارەکان ساڵانە هەلیکار بۆ دەیان 1000 هاوڵاتی لە عێراقدا دەڕخسێنن. سەلاح جەمیل، کورسات نیوز، پێنجوێن.